برهم برهم ويجي برهم ها خبريان ها اويدي كاش قاسي كردي بلند بنادريتي قلتي برهم هستا برهم هستا برهم هستا او هستي يعني ويلي كردي كبرهم نستبي ئێوارەی دوێنێ گەنجێکی ناحیەی سرێشما لە دوای ئەوەی بۆ هێنانی گژوگیا بەهاریەکان ڕووی لە دەڤەری بارزانەکات لە دەم و ئێوارەوە ون دەبێت و تاوەکو درنگانی شەو نادۆزرێتەوە ئێستا لە ناحیەی سرێشمەم لە ماڵیە و گەنجەم وا دیارە خزم و کەسوکاری هاتوون لێرە سەردانیەکەن و درنگانی دوێنێ شەو دۆزیویانەوە مام شەهابێک لەو کەسانەی کە دوێنێ شەو کاکبەر هەمی دۆزیوەتەوە مام شەهاب سڵاوتان لێبێ ئەگەر باسی ئەومان بۆ بکەی سەرەتای دۆزینەوەی کاکبەر هەم چۆن بوو لەکوێ دۆزی زۆر بەخێر بێن سەر چاو بۆ ڕاستکردنەوەی ئەو بەرادەرەکە لەوێ خەڵک زۆر لە پۆی جومەیجانان بەراو کردووە لە ساس ئەگوایان نووسە بێ و خەوی لێکەوتی بوو چەندین ساعتە ناوەڵا ئەو شتا ئەسڵ و ئاساسینی ڕاست نەبوو عفو دەسرێم ڕاست نەبوو کەلیمەی ڕاست نەبوو چەکی خراپە ئەمە کە گاسی ئەو کوڕین کرد جێکەی با کورت لێ ببڕم جێکە زۆر سەختە جێکە زۆر بە داروبارە زۆر زەحمەتە کە لەوێ ئەمە 12 کەس بین کە گەیشتینێک وەکو تیم گوتمێ کاکەم تقریبا وەکو سەرۆکچی تیم گوتمێ ڕاوەستن جێکەکە من شارەزامە لەوێ گوتمێ لێرە ڕاوەستن با ئیلتیجای ئەو منتیقەی بگەڕێنەوە جێی سیارە لێ وچی ڕاوەستاین یەک جار ئەمن بە کوڕەکی دەنگم کەوتبوو گوتم هەوارکن گاسکەن یەک جارێ گاسکەن کە گاسی کرد ئەوەی دەنگە هات کە دەنگی هات ئەمن یەکسەر گوتە بیشاری مامیتی گوتم بیشار گاسی کێ برێ نایخۆبینە با مەگە ئێر ترسێک تووشێکی لێ غارە ببیست کە جێکە زۆر سەختە ڕاستی یەکەم جاریشی تی بچیدە ئیشی ئەو چۆلووار و کوارگومارگەنە جا لەوێ کە جوابی داوە جارەی دی ئەمن بەخۆ گاز کردێ گوتم بەرهەم دانیشە لەوێ دانیشە ئەمە ڕێک ئیلتیجایی بووین یعنی کە ڕاست و ڕاست من بەرێ خۆمدا ئەو دوو کوڕانە لە من پەیتر بوون گەیشتێ هەتا گەیشتێ ئەوەی خۆدرێژ کە خوازە هیلاک بوو یەکسەر کە خۆی درێژ کرد ئەو کوڕی بەیەکە تەسویری کرد هەر برازاچی منە ئەوی دیکەش گاسی کردێ بلند بنادەریتی قوتي برهم هستا او هستي يعني ويلي كردي برهم نستبي برهم زور هيلاك بو برهم 4 ساعات 5 ساعات تقريبا ساعات سيوني قرايه حتى وكو ساعات يازدوني وامد قيشتمي برادراني دقه مجدا كقيشتيني برهم زور هيلاك بو كقيشتيني او يك كرك ايوي دا مش كرك ندي ايو ندي سنك او باشني وقت هيلاكتي بكابلا حملو كلياي باشني حملو بدني وبشري خويني تيكدا نزیکەی کاتژمێر چەند بوو کە دۆزیتانەوە ڕێک 11 بەڵام جێی ئەو کوڕە لێ بوو کە لێوێ هاتین 11 هەتا یەک ئەمە نەگەیشتنەوە سیارە جێ زۆر دوورە ئەرێ وەڵڵا ئیدی تەلەفۆنی هەندێک برادران کەم کرد ئەوان بە بیرەمەوە هاتن ڕێکە بڕک بە ئەوەم بە شارەزایی خۆم ئەم خەریدەکەم لۆکیشن ئەوە GPS-شین هەبوو بە GPS-ەکەم کرد و پێم گوتن ئەوانەی لەکن سیاری گوتم کاکە ڕێک ئیلتیجای من وەرن ئەم دەزان ئێستا GPS-ەکەی دەزان لە چێە ڕاست وەرن هەتا هات نەکەنە من خوالیان ڕازی بێ خەڵک هەموو هەکە هاتن لەوێ ئاویانی ناچشتەکە ویدی بڕک وخۆ هاتوو ئەمە شاتین کەوتوینە ڕێ زۆر سوپاسی هەموو خەڵکیش دەکەن بە تایبەتی خەڵکی ئەو دەڤەرەی لە هەموو یەکە ئیداریەکان و لە هەموو ئەو خەڵکەی لەوێ بووە زۆر زەحمەتیان کێشا تایبەتە و گوندانەی لە دەوروبەری جێی کاک بەرەم لێ بوو ئیدی ئەو خەڵکەی گوندی سرێشمێ و دەوروبەری وە جەنابتان ئەزیێتتان کێشە هاتن لێرە زۆر سوپاس بەخێر بێن خۆش بمامە کاک بەرهەم باسی ئەوم بۆ بکات تۆ پێشتر سەردانی ئەو ناوچەیەت کردبوو بڵێن شارەزای شاخەکە بووی شارەزای ناوچەکە بووی سەردان نەکردیان شارزانی بەباخوای یعنی یەکەم جاریتم بەڵێ بردژە باسی ئەوم بۆ بکە چۆن دابڕانی دەمە ئێوارە چۆن ڕێگاکەتون کرد چۆن بۆ دەمە ئێوارە بە سەعات نزیکەی ساعت سێ بۆ ساعت زیاترش برە ساعت سارەت و حتای ساعتی دەونەویش شەوە یازدەم هەر دەگەڕام ینی بەردەوام لە شاخەکە ئەگەڕای ڕێگا دەگەڕام بە بەردەوامی دەگەڕام ئەی موبایلت پێ نەبوو پەیوەندیان پێوە نەوەڵی بڵێن هەرچەندە مام شەهابیش پێش تا ڕاستی کردەوە باس لەوە کرا دوێنێ شەو کە خەوت لێکەوت بێ خەوت لێکەوت بوو تۆ لەوێ لە شار ناوەڵا براژم بە بەردەوامی دەگەڕام بۆی کەسوکاری بەری ئەری وەڵا تا سعات دەونی زیاتر بەخوای بە بەردەوامی دەگەڕام زۆر هیلاک بوو لەو گەڕانە زۆر هیلاک بووم زۆر